بەوەی ئەو ڕووداوانی کە لە هەفتەی ڕابردووە ئەم هەفتەیە سەرەتا ئەم هەفتەیە ڕوویدا بەداخەوە کە بەهۆی ئەوەی پابند نەبوون بەڕێنمایەکان و نەبوونی مەردی سەلامەتی هەتاکو ئێستا سێ کرێکار لە کاتی کارکردنا گیانیان لەدەستداوە کە هەرسێکیان بیانین، یەکیان بەڕەگەز عەرەبە، یەکیشیان بەنگلادیشی، ئەوەی کەشیان خەڵکی ئێران و بەداخەوە کە لە کاتی کارکردنا گیانە لەدەستداوە ڕەچاوی مەرجی سەلامەتی بەرگری شارستانیان نەکردبوو. ئامارەکان بە شێوەیەکی بەرچاو جیاوازە لە ساڵانی ڕابردوو کە ئەتوانین بڵێن 167 ڕووداوەکان کەمی کردووە. لە 2024 ئێمە تەنها 2206 حاڵەتمانە بووە. ئەم ساڵ کە ڕابردوو بڵێن 2025 732 ڕووداوەمانە بووە.